طبعا ئەگەر سەیری مێژوو بکەین تورک بڵین هەر لە ئەساسەوە کە لە ئاسیای ناوەڕاستەوە هاتوون بە شەڕەنگێزی و بە داگیرکاری وڵاتانی تر هاتوون. واتە لە مێژووی تورکیا لە مێژووی تورکە پەلاماردانی دراوسێ و پەلاماردانی خاکی وڵاتی تر و کوشتن و بڕین و ئەمە شتێکی ئاسایی بووە. گەر سەیری مێژووی دەوڵەتی عوسمانیش بکەین ئەم دەوڵەتە لەسەر شەڕ بنیادنراوە کە بڵین یەکەمین جار کە هاتووە ناوچەی کوردستانی داگیرکرد دوای چووە قوستانتینۆبڵ کە ستا پێڵێن ئەستەمبول یعنی پاشان بۆ ئەوروپا و دوایی گەڕاوەتەوە بۆ وڵاتانی عەرەبی. واتە دەوڵەتێ بووە لەسەر ئەساسی پەلاماردانی دراوسێ و خاکی تر بنیادنراوە. لە پاش حەربی عالەمی یەکەم هێزە نێودەوڵەتیەکان توانیویانە مەسەڵەن لەغاوی ئەم دەوڵەتە بکەن و لە شەڕەنگێزی ڕای بگرن. بەڵام هاویژەر هەوڵیاوە بڵێن پەلاماری دراوسەکانی بابەتایبەتی دراوسێ لاوازەکانی بۆ نمونە قوبڕس ساڵی لە هەفتاکانە چوو پەلاماریە لە عێراق کاتێک کە شۆڕشی پەنجاوەش بوو هەموو محاولی کرد کە بێت دووبارە پەلاماری عێراق بە لە سووریا هەوڵیە بەشێکی ویلایەتی ئەسکەندەرونەی برد. ئەم سیاسەتی شەڕەنگێزیە بەردەوام بووە و حتا بڵین پاش نەمانی بلۆکی ڕۆژهەڵات و ڕۆژاوە. دیارە بەهاتنە سەرکاری ئەردۆغانیش سیاسەتی تریان تەطبیق کرد بەڵام لە ئەساسە ناوەڕۆکەکەی هەر ئەوە بووە. ئەوان سەرەتا کە داو دۆغڵوها و ئەم استراتیژیەتی سفری هێنا کە بە حساب ئەم استراتیژیەتەوەیە کە سفر کێشە لەگەڵ دراوسەکان بەڵام لەوەشە ناواخنەکەی بڵین دژایەتیکردنی خەڵکو بەڵام بۆ زۆر وڵات دەرنەکەوتوو. بۆ نمونە سەرەتا حکوومەتی تورکیا زۆر خۆی نزیک کردەوە لە وڵاتە عەرەبیەکان بە تایبەتی سووریا. ئەو کاتە نیزامی ئەسەد یەکێ بوو لە دۆستە هەرە نزیکەکانی ئەردۆغان و ئەوانیش یعنی دەو باوەڕێیا بوون کە ئەمە تورکیا گۆڕاوە و وڵاتێکی ترە و ئەمە وڵاتێکی بڵین ئیخوانە بڵین تەوژمێکی ئیسلامی هەیە و تەوژمێکی ئاشتیپارێزیە بەڵام ئەوان هەر لە ناخە ئەو سیاسەتی شەڕەنگێزیان هەیە بەرامبەر دراوسەکانیە. ئەمەش کەی دەرکەوت لە بەهاری عەرەبیە. لە بەهاری عەرەبیە ئیتر ئەم سیاسەتی سفر کێشە لەگەڵ دراوسەکان نەما. ئەوان یەکسەر هاتن دەستیان کرد ڕووی ڕاستەقینی خۆیان دەرکەوت کە سیاسەتی فراوانخوازی و داگیرکردنی وڵاتان. ئەمەش لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی هاتن وەگەڵە سواری کەشتی خۆپیشاندانەکان بوون کە بە حسابەوان هاوکاری خۆپیشاندانەکان لەگەڵ دژی ڕێمە دیکتاتۆرەکان. کاتێک کە ئەردۆغان خۆی کێبوو لە دۆستە نزیکەکان حوسنی مبارەک و قەزافی و ئەسەد و هەموو ئەمان. لە پاش بەهاری عەرەبی کۆمەڵە وڵات ڕوبەڕووی کۆمەڵی کێشە بووە. نائارامی و شێوەیەکی گەورە ڕوویاوە لە تونس و بیگرە بۆ لیبیا بۆ میسر بۆ سووریا بۆ یەمەن لە هەموو ئەمانە لە عێراق هەموو ئەمانە تورکیا هەوێ دەورێکی هەبێ و پارچەیە بەرێ بۆ خۆی. ئەمەش لە ئێستادا بۆ بەشێکی زۆری وڵاتە عەرەبیەکان دەرکەوتووە. ینی بۆ نمونە و ماوەیەکی زۆر هەوڵیاوە بە سەرخۆی لە سعودی نزیکاتە بەڵام ئێستا لەگەڵ سعودیش دەرکەوکە چەند جیهەتیە کاتوە تایبەتی دوای کێشەی قاشقچی. ئەردۆغان هیچ سیاسەتێکی جیاوازی نەوە لەگەڵ حکوومەتەکانی تر. ئەوان لەسەر ئەساسی جیهەتیکردنی کورد یەکن. ئەیتە ئەم هاتووە بە شێوازی خۆی کردوێتی ئەوانی کە بە شێوازی تر کردویانە. لە ئێستاتا بۆ هەموو گەلی کورد ئاشکرا بووە کە ئەم پیاوە و ئەم حکوومەتە ئەو پەڕیجایەتی هەموو ویست و ئیرادەیەکی کوردەکە. جا کورد لە تورکیا بێ لە سووریا بێ لە عێراقا بێ حتا لە ئێرانیشا بێ ئەو هەر جایەتیەکە. زایما بینین لە باکووری کوردستان ئەمە کەوتۆتە وێزی هەموو ئەو سەرۆک شارۆانیە کە هەڵبژێراون ئەو بە ناوی تیرۆر هەمووی لێدەتون. حکمی عەسکەری سەپاندنەوە بەسەر شارە کوردیەکانە بڵین ڕەشبگیریەکی گەورە لە ناو شارە کوردیەکانە هەیە. لە لایەکی کەشەوە ئەوە بینین لە ڕۆژاوا بە هەموو شێوەیەک هەوڵەیە ئەو ئەزمموی ڕۆژاوا لە ناوبەرێت. لە باشووری کوردستان
ڕۆژ نییە پەلاماری ناوچەکانی کوردستانە بە بیانیەوەی پەکەکەی لێ و نازانام چی لێ و بەڵام لە واقع هەر خۆی سیاسەتی ڕاوەخوازی خۆی هەیە ئێوە باشووری کوردستانی ینی بە بڕوای من هیچ کاتێک تورکیا ئێستا و نە لە داوە توشە ناوێتە دۆستی کورد و بێ کوردیش بە ینی بە وردیەوە سەیرێ بە بک ئەمە کە ترسی گەورەیە بۆ سەر هەمووی ئێمە کۆمەڵی کێشەمانەیە مەسەڵەن حکوومەتەکە بە تەواوەتی جێگیر نەبووە لە هەمان کات شاخێرانێکی ئابووری گەورە هەیە بە بڕوای من پێویستە لەسەر هەموو حسابە کوردەکان لەوە تێبگەن کە تورکیا هەڕەشەیەکی گەورەیە بۆ سەرگەلی کورد لە باشوور ئەمەش لە ریفراندۆمەکەی بینیمان ئەو یەکێ بوو لەو کەسان لە دەوڵەت تورکیا لە عێراقیش زیاتر هەوڵی ناوبردنی پرۆسی ریفراندۆم و پرسیازادی کوردیە لەبەرەوە پێویستە هەموو پارتە کوردیەکان و بە بێ جیاوازی لەوە تێبگەن کە تورکیا ترسێکی گەورەیە بۆ سەر هەرێمی کوردستان بۆ سەرگەلی کورد خۆیت ئەوە یەکێکە لە کێشە گەورەکان بەڕاستی ئێستا بڵین ئەوان بە شێوەیەکی ڕاستەخۆ ناڕاستەخۆ هەژمونی خۆیان لەسەر باشووری کوردستان سەپاندووە لە ڕێگەی بازاڕەوە لە ڕێگەی هێزی سەربازیانەوە چەندی منکیان هەیە بە تایبەتی لە ناوچەی بادینانەوانە و لەبەرەوە پێویستە ئەگەر پارتە کوردیەکانیش خۆیان مەسەلەن ئەو هینیان نەبێ لە ناو جەماوەرە مەسەلەن هۆشیاریکی گەورە لە ناو خەڵکا دروست بێ کە ئەم دەوڵەتە ترسێکی گەورەیە بۆ سەر هەموو میلەتی کورد یعنی ئێستا مەسەلەن تۆ سیر کە لە وڵاتە عەرەبیەکان با حکوومەتەکانیش ڕێکەوتن لەگەڵ ئیسرائیل بەڵام میلەتەکان ڕێک نەکەوتۆ لەگەڵ کەسێ نابینی مەسام بچێ بۆ ئیسرائیل بۆ سەفەر و سیاحەت کەسێ نابینی مەسەلەن شتێکی ئیسرائیلی بکڕێت ئێمەژە بێ ئەو شیارە مەسەلەن لە ناو خەڵکە بسەپێنین ئەگەر حکوومەتەکانیش بڵین هاتن ڕێکەوتن لەگەڵ دەوڵەتی گوتوریا خەڵک ئەو ترسە بزانێ کە ئەمە دەوڵەتێکە ئیتر دوژمنی هەموو کوردەیتر بە باشی بەخراپیەوە ینی ئەو دژی هەموو بوونێکی کووردە ئیتر ئەوە نییە مەسەلەن ئەو بە ئاشرا لە ماوەی پێشەوە ئەردوغان وتی بوونی کیانێکی کورد ترسی گەورەیە بەسەر تورکیاوە تورکیا ناحەوێتەوە ئەگەر کیانێکی کوردیە بێ لێ لەبەرەوە پێویستە مەسەلەن گەلی کوردیش لەو مەترسیانە هۆشیار بێتەوە و بە وریایی و مامەڵە لەگەڵ دەوڵەتێکی فاشستی وەکو تورکیا وڵی دۆزی کەرکووک لە ڕاستی ئێستا لەو پەڕی مەترسیایە لەو پەڕی مەترسیایە لەبەر کۆمەڵی هۆکە یەکەم هێزە کوردیەکان لەوێ نەماوە کورد لەوێ ماوەیە دەسەڵاتدار بۆ هێزی سەربازیە بۆ هێزی ئەمنیە بۆ نەیماوە دووش ئێستا بڵین لە کەرکووک جگە لە مەترسی تورک مەترسی هێزە حەشدی شەعبی مەسەلەن هێزی عێراقیەکانی ژێ بە تایبەتی فاشستەکان لەبەرەوە مەسەلەن کورد ئەبێ ئەگەر هەموو خلافاتی خۆی کوردستان ئاواز دەبێنێ بۆ مەسەلەی کەرکووک چونکە لە کەرکووک یعنی ئەوە دەوڵەتی وەکو تورکیا بە ئاشکرا ئەهێوێت ئەم شارە بەرێ بۆ خۆی و کاریشی بۆ کات وەکو جەنابی شای ئاماژە پێ ینی کۆمەڵی هەوڵی زۆری یاوە کە بڵین هەژمونی خۆی بەسەر ئەو شارەیە بسەپێنێت بۆ پێویستیشە مەسەلەن چۆن ئێستا کورد ڕوبەڕووی سیاسەتی تەحریف بێتەوە ئاوا ڕوبەڕووی سیاسەتی تەفریق بێتەوە لە کەرکووکە ئەگەر وانەکە بە بڕوای من زەرەکە ڕاستیەکە ئێمە ڕاستە هێزێکی گەورەی بەرگری و بەرخودانەیە لە ڕۆژاوایە ئەم هێزەش ئێمە نابێ مەسەلەن بەکەم سەیریکەین کەم ڕۆحەش و ڕژگێڕی و بەرخودانیە ڕۆڵی هەبووە لە بەزین و ڕاونانی پلانەکانی تورکیا پێشتر کە داعش بەشێ بۆ لەو پلانی ئەمە یەک دوو ئەگەر سەیری معادلە دەوڵەتیەکان بکەین هەتاوەکو ئێستا ئەوان توانیوە ڕاستە توانیوە رووسیا بێت رووسیا بخەنە پانای خۆیانەوە و ئەمەش رووسیا ڕۆڵێکی زۆر ینی ناجوامێرانەی بینی لە ئافرین بەڵام لە ئێستادا ماوەتۆ سەر ئەمریکا و ڕۆژاوە بە دنیاییەوە ئەوانیش مەسا هەتاوەکو ئێستا ئەمریکا و ڕۆژاوە لە بەرامەکانی تورکیا تێگەیشتووە ئەزان بەنیازی چییە و ئەوان تەتاوەکو ئێستا ئامادە نەبوون کە ئەو سیاسەتە نەی تورکیا بسەپێنن بەڵام ئەو وەک دەوڵەت بە هەموو شێوێ ئەیەوێت خۆی بە ئاشکرا وتێتی ئێمە نایڵین کانی کوردی لێوێ دروست بێت
و ئەم پیانەش ئەبێ کورد لە پێش ئەم شتا پشت بەخۆی بەسێ بە هێزی خۆی بە هێزی سەرباز خۆی دووش سوود لەو معادلە نێودەوڵەتیانە بینێت کە ئێستا هەیە و من لەو باوەڕێشم ئەگەر بێت و ئەمریکاش هینیکەن ینی لەو باوەڕایانی کە بڵێ رووسیا و ئێرانیش بەوە ڕازی بن کە ئەو بێت هەموو ناوچەی ڕۆژهەڵاتی فرات بگرێ شکە بەگرتنی ئەو ناوچانە هەژبوونی ئەو زیاد بێت و بەزەوی وایشتەوە هێنام یاریکە لە بینی رووسیا و ئەمریکای کات لەگەڵ هینەکە تەواان ئەگەر سەی تاریخی دەوڵەتی عوسمانی بکەی ئەم دەوڵەتە لە پاش لە 1970 تر نامە دەوڵەتەکە لاواز بوو بەڵام بەو یاریەمانەوە کە ئەو کاتە پێیانەوە مەسەلەی شەرخی کە هێشتا هێزانە دەوڵەتەکان ڕێک نەکەوتبوون لەسەر تورکیا کە چی بکەن لە خاکەکەی لەوە توانیان مەسانی دام بە خۆیان بکەن لە بینی ئەو هێزانەیە مێنەوە ئێستاش ئەردوغانەوێ ئەو یاریە بەردەوام پێبا کە هەم لەگەڵ رووسیا هەم لەگەڵ ئەمریکا ئەم یاری بکە هەتا ئەو هێزا بۆی چۆتە سەر بەڵام ئەوە هەیە کە بڵێن ئێستا بەداخەوە رووسیا ینی هین بۆ بڵێن ئەتوان بڵێم کورد هیچ هیوایەکی بە رووسیا نەماوە تورکیا ئێستا تەواو لە رووسیا نزیک بۆتەوە و ڕۆژاواش بەڕاستی بەو پەڕی مەترسی و بە ترسۆ سەیری تورکیاکە چونکە ئێستا ئەم تورکیا سەرەتا خۆی وەکو ئەندامێکی ناتۆ وەکو ئەندامی یەکێتی ئەوروپا پیشانداوە هەوڵا بچێتە سەر یەکێتی ئەوروپا سیرەکەی لە ناتۆ تۆ ئەگەر ناتۆ چۆنە بێت لە رووسیا بۆ شێوێ نزیک بیتەوە دووش ئەگەر تۆ تێبی بە ئەندامی یەکێتی ئەوروپا چۆنە بێ بیتە مەترسی بۆ سەر یەکێتی ئەوروپا و کارتی لاجین و بڵێن بی ئاوارە بکەیتە وەک کارتێ لە دژی ئەوروپا بەکاری بێنیت و ئەمانە طبعاً تورکیا جگەر لە مەسەلەی لاجین مەسەلەی سنووریشی هەیە لەگەڵ یەکێتیەوە کە یۆنانە ئێستا لە شەڕێکی گەورەیە لەگەڵ قوبرس و لەگەڵ یۆنان لەسەر مەسەلەی دەوتوغازی قوبرس ئەمەشی هەرەیە لەبەرەوە بەگشتی ئەوان سیاسەتێکیان هەبوو غەرب کە بتوانن تورکیا بەسەر ڕازی بکەنیان ئەمانە بەڵام ئێستا گەشتونەتەوە قەناعەتی کە ئەم دەوڵەتە مەسەلەی فراوانخوازی و سیاسەتی داگیرکەرانەی بەو تەبعەکانی گەورەیە و من لەو باوەڕێم کە بڵێن بۆچوونی من لە داهاتوودا لەوانە بێ زۆر لە ڕۆژاوا دوورکەوێتەوە بەڵام تە ئەوە ژەمێنێتەوە سەرەوەی ئایا ئەمریکا ڕۆژاوا بە تایبەتی ئەوروپا تا چەندە ئەتوانن ڕوبەڕووی هەم سیاسەتی خۆی ئەوان زیاتر مەبەستیان رووسیایە ینی ترسی گەورەی ئەمریکا و یەکێتی ئەوروپا رووسیایە چونکە رووسیا بۆتە مای نیگەرانی گویان و پەلاماری ناوچە وڵاتەکانە ئەویژۆک و تورکیا ئێستا مەسەڵ پەلاماری ئوکرانیایەوە مەترسی بۆ سەر وڵاتانی ڕۆژهەڵات لەبەرەوە لە داهاتووە لەو باوەڕێم کە بەو شێوەیە نەمێنێ ئەمە لە بەنسبەت ئەو معادلە نێودەوڵەت ئیقلیمیەکە زامان دەمێ خۆیان بە دۆستی ئێران داهەنا دەمێ خۆیان بە دۆستی سعودیە داهەنا هێزا بۆ سعودیەکەش بۆ کە ئەم پیاوە ئەم دەوڵەتە دۆستیانی بگرە دوژمنیان ئەو مەسەلەی خاشخسییان بۆ شێوەیە گەورە کرد کە بڵێن بە سومعی سعودیە شکایەوە بۆ ئێرانیش مەسان ئەزانێت کە مەسا ئەم دەوڵەتە بۆ ئیش بۆ خۆیەکە لەبەرەوە لەو باوەڕیان بڵێن لە داهاتووە پێچێت ئەم حکمی ئەردۆغان نەمێنێ بەڵام خاڵی گرنگەوەیە کە بڵێن بەڕاستی ئەگەر ئەردۆغانی دەمێنێکی کەش بێ مەسەلەی دژایەتیکردنی بوونی کورد لە تورکیا سیاسەتی کێمیشەی دەوڵەت تورکیا کەس خۆی یعنی بۆی نەگا بڵێ ئەم بڕوا و ئەویەت ئەوان کورد بەڕاستی لە تورکیا زۆر شتی پێکرد بەڵام گرنگەوەیە و هۆشیارە بگەڕێنەوە بووی هۆشیاری کورد بوون بە لەلایەک دووش تا چەندە مەسەڵەن ئەو پارتە کوردیەکان لە باکووری کوردستان توان ئەو کوردەی چ لە کوردستانەکە یاژی چ لە شارە کوردیەکان تورکیەکانە ڕێک خستنی بۆ بکەن و ڕێکی خەن و بیکەنە هەواداری خۆیان ئەو کاتە کورد دەتوانێت بڵێن ڕقەمێکی گەورە بێت لە ناو معادلەی سیاستی تورکیا بەڵام ئێستا بەڕاستی باشە و ئەمەش ڕۆڵێکی گەورەیە بوو هەرێکی شەرە و سەبابانەی کە ئاوا بەو شێوە سیاسەتە شێتانە و فاشیستە توندانی کە ئێستا ئەردۆغان بەرامبەر بە ناوچە کوردیەکانی گرێت و پەلاماری سەر و شارەوانیەکانیات ئەوانە بە دڵنیاییەوە ئەو سیاسەتە
سەلەن بۆ ئەوان تەوقعیان ناکرد ئەوان هەموو هەولیانەوە بکە سەمول بەرنەوە بەڵام بۆیان نەبرایەوە بۆ کوردیش لەمایە دەوری هەبوو و هیواداریم ئەم سیاستە بەردەوام بێت و باشتریش بێت کە بەسا هەوڵ بێت کورد لە تورکیا زیاتر ڕێک بخرێت لە پارتە کوردیەکان نەک دەنگوا بۆ پارتە تورکیەکان.